هەمومان داستانی ئەبوو ذەڕمان بیستووە کاتێک کە بەرامبەر بە بیلالی حەبەشی یا هەر هاوڵێکی تر بە پێڕێوایەتەکان کەلیمەیەک بەرامبەر بە دایکی ئەڵێ عیبداری ئەکە، ئەویش زۆری پێ ناخۆشە بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ عەیەرتەه بئومه، عیبدارت کردو بەهۆی دایکیەوە. ئەفەرمێ ئینەکە امڕؤ فیکە جاهلیە، تۆ کەسێکی هێشتا جاهلیت لە کەللەی سەرتامەوە. ئەی ئەبا ذەڕ، ئەبا ذەڕ طبعا یەکێکە لە سەحابە دڵ نەرمەکان. ئەفەرمێ ڕائەکە هەتا بیلال ئەدۆزێتەوە. سەری ئەم عوذر هێنانەوەکە، گوپی خۆی خاتە سەر ئەو لەمەی کە لەوێ لەسەر خاک، ئەڵێ وەرە ئەی بیلال سوێنت ئەدەم بەخوا قاچ بخەرە سەر ئەم لایی تری گوپم، چکە من هەڵەیەکی زۆر گەورەم، عوزرێک بۆ ئێنمەوە. بیلال باوەشی پێ ئەکا، بەرزی ئەکاتەوە، هەردوو باوەشەکەن بە یەکە. سێری ئەم ئەدەبە جوانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێریانەکە لەسەرەوەی عوزر بۆ یەکتر بێننەوە. کەعبی کوڕی مالیک کاتێکە لە غەزوەیە دواکەوت لە تەبوک، هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، والله یا رسول الله زمانی باشم پێوێ بۆ عوزر هێنانەوە، بەس بەخوا کە لە جیهاد دواکەوتم هیچ عوزرێکم نەبوو. والله پارەم هەبوو، سەرەت و سامانەوە، قووەتم هەبوو، جسم، بەس هیچ عوزرێک ناهێنمەوە. منافقین هاتون عوزریان هێناوەتەوە، هەندێک سەحابەی تر هاتون خۆیان بەستوتەوە بۆی عوزرێ بۆ بێنەوە لە کۆڵەکانی مزگەوت، بەس بەخوا من هیچیان ناکەم ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وای خوای گەورە باسی ئەو سێ هاوڵەیەکە وعلى الثلاثة الذين خلفوا، ئەو سێ هاوڵەی کە دوا خران لە جیهاد لە پێناوی خوایەوەتە ماڵ و سەرەت و سامانەکە یا شەیطان دوای خستن. ئەشعەریەکان قومی ئەبوو موسای ئەشعەری ڕۆژێک هاتن بۆ لای ئەبوو موسای ئەشعەری وتیان وەرە لەگەڵمانە بۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەویش زۆر کەیف خۆش بوو، خزمەکانی هەموو کۆبوونەتەوە، چوونە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. نەیپرسی بۆچی ئەڕۆن. کاتێک کە چوون لە خزمەت خۆشەویستە دانیشتن، وتیان والله یا رسول الله صلی الله عليه وسلم ئێمەش هاتوون وەکو ئەو خەڵکە ئوموری موسڵمانان بخەرە بەردەسی ئێمەش. لێرە ئەبوو موسا زۆر شەرمی کرد کە ئەمانە هاتوون داوای ئیمارەتەکە، داوای ئەوە کرد بنە ئەمیر. زۆر شەرمی کرد لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. حرجێکی زۆر گەورە فشعر بالحرج الشديد، هەستی زۆر بە شەرمەزاری کرد لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. دوای فەرمێ اعتذرت إلى رسول الله صلى الله عليه وسلم فعذرني، عذرم هێناوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. یا رسول الله والله ئەم خزمانە وتیان وەرە، نەمپرسی بۆچی، نەمزانی بۆچیان هاتن لەگەڵیانە هاتن، بەهۆی منەوە هێنامن و ئەم غەڵەتە گەورەیان کرد و هاتن داوای ئیمارەت و گەورەیانە کرد لەسەر زەویە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عذرەکەی قبول کرد. ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر محاوەرەیەک لە بینیانە ڕوویدا. ئیمامی عومەر زۆر تووڕە بوو، مەجلیسەکەی بەجێ هێشت. ئیمامی ئەبوبەکر شوێنی کەوت عوزری بۆ هێنایە، حتا گەیشتە لای ماڵ. دواتر هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، شکاتی ئیمامی عومەری کرد کە عوزرەکەی قبول نەکردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زۆر تووڕە بوو لە ئیمامی عومەر. اینجا لەم کاتە ئیمامی ئەبوبەکر چکە خاوەنی شیمەی ئەخلاقی بەرزە، والله یا رسول الله صلی الله عليه وسلم خەتای من بوو، من ئەوەم وا لێ کرد کە بەو شێوازە بکەم، من زوڵمم لەو کرد. نا چۆن ئەبێ عوزرەکەت لێ قبول نەکە ئەی ئەبوبەکر؟